یەکێک لەو شتە گرنگانی کە لەم ستایلە خۆی بەرجەستاکە ئەویشەوەیە کە تۆ میلۆدیکی کۆنی بێنی باڵێ وەکو وەرانێ کۆنەکانی حەسەن زیرەک و حەمەیمام لەوێ هەر تایپێک لەو تایپانە بە مۆدێرنتر یعنی بە شێوازێک کە لەگەڵ عەقڵ و مەنتیق و هەموو شتێکی گەنجی ئێستا و گوێگری ئێستایا بگونجێت. من ناوم هاوبەش ژیانە، موالیدم 1993 لە ساڵی 2008ەوە دەستم بەکاری میوزیکی کردووە بە ئامێری گیتار. میوزیک وەکو خولیایەک وەکو حەزێک ژیانم من بەڕاستی کاری لەسەر ئەەکەم ئەجنا من خۆم وەکو پیشە وەکو کار پارێزەرم کارم لەسەر کۆمەڵێ ستایلی جیاواز کردو بەڵام ئەوەی کە زۆر تەرکیزم لەسەری بێ بەلام و گرنگ بێ فینگەر ستایلە. یەکێکە لەو جۆرە ستایلانەی کە بە شێوەیەکی ئاسان بڵێن کەڤەرکردنەوەی میلۆدیەکە. ئیتر ئەم میلۆدیە مۆسیقایەک بێ یان گۆرانیەک بێ. بە گرنگم زانیوە میلۆدی کوردی خۆمان ئەو ئاوازانەی کە لە کۆنا هەبوون یان لە تازە هەبوون ئەیخەمە سەر قاڵبی فینگەر ستایل. ئەوڵجار میلۆدیەکە ئەژەنم بە ئامێرەکە پاشان دوای ئەوە هەرمۆنایزیەکەم لەسەر میلۆدیەکە چەند کۆردی بەرەکەوێ ئەم کۆردانە من وەکو کۆرد عەسفی ناکەم با بڵین لەگەڵ میلۆدیەکە تێکەڵیان نەکەم هەتا وەکو کە مۆسیقایەک دەرئەچێت کە چێژی هەبێ بۆ بیسەر بۆ بەرامبەرەکە. لە چەند بوارێکی تریشە یانی لە میوزیکا کارم کردووە بۆ لەگەڵ گروپە لایڤ میوزیک، کۆنسێرت، بەرنامەی تەلەڤیزۆنی. میلۆدی وڵاتەکەی خۆت، میلۆدی کلتورەکەی خۆت بە شێوازێکی جیاوازتر پیشانی خەڵکی بێ. ئەمە دەواازەیەکی باشیشە بۆ ئەوی کە تۆ بتوانین لە ڕێگەی ئەم ستایلی و میلۆدی وڵاتەکەی خۆت بە دنیای دەرەوەش بکەین. ئامانجا سەرکێکەش ئەوەیە کە ئەم میلۆدیە کوردیانە نەفەوتێن دووبارە بیخیتەوە بەر گوێی بیسەران بەڵام بە شێوازێکی تازە بە شێوازێک کە بەڕاستی حەزیان لێبێ. کۆمەڵە ستایلی جیاواز با بڵێن لێرە سەری هەڵدا و کاری لەسەر ئەکرێ. خەڵکیش بەرەبەرە لەگەڵ ئەم نوعان لە ستایلانەیە ڕادێن گویان زیاتر فراوانە بێتەوە بە دنیای دەرەوە. میوزیک پێویستە زیاتر خۆتی تیا ڕۆشن فکرترکەی چاوت کراوە بێ لە دنیای دەرەوەیە چاوت کراوە بێ بۆی کە ستایلە جیاوازەکان چین هەتا ڕۆشن فکرتر بی چێژ زیاتر لە میوزیکە بینی. و یەکێک لە ئامانجەکانی ترمەوەیە کە من لە داهاتووە بتوانم ڤۆکەڵ بە سۆڵۆ وەک با بڵێن بە دەنگی خۆم بخەمە ناو ئەم ستایلەوە ئیشی زیاتر لەسەر بکەم یان بە دەنگی خۆمیان بە دەنگی هەر کەسێک کە بەلامەوە باش بێ بەڕاستی بۆ ئەم ستایلی کە من هەڵم بژاردووە بەشێکی سەرەکی پشتە بەستێ بۆی کە تۆ گوێگرێکی باش بی کە گوێ لە میلۆدیەکێکی یەکسە وەریگریت کەس عادەتەن ئەم ناو میلۆدیانە لێرە با بڵین نەنووسراونەتەوە بۆیە من پێم وایە میوزیسیان پێویستە هەردوو لایەنەکەی تیا بێ لایەنی ئەکادیمی و لایەنی سەماعەکەشی باش بێ. شوێنی کە لێ دانیشتوین شوێنی پرۆڤەکردنی بەردەوامی منە لەگەڵ ئەو گروپە میوزیکەی کە با بڵێن لە ناویان گروپی میوزیکی خاک جگە لەوەی شاین بۆ هەر چالاکیەک پەیوەندی بە کاری میوزیکیەوە بێمە لێرە پرۆڤە پێشەختە پرۆڤاکەین لەگەڵ هاوڕێیانە گروپەکە کۆبینەوە جاری وایە چەند کەسێکمان بۆ چالاکیە کۆبینەوە زۆر جار لە کاتی تەمرینکردنە ئیش لەسەر ستایلی تر ئەکەین بەڕاستی. ئامانجەکەش تەنها لەس ئەوەیە کە ئەم میلۆدیە کوردیانەیان هەر میلۆدیە کە خۆمان بەلامانەوە جوان بێ کارێکی میوزیکی باشی بۆ نەکرابێ پێشتر ئێمە یین بەم ستایلانە ڕەنگێکی تری ئەخێنەوە ببەرە ئیتر ستایلی ڕۆک بێ جاز بێ فەنگ بێ هەر جۆرە ستایلێک کە ئێمە سەرنجمان ڕابکێشێ ئەو هۆکاری کە زۆر گرنگە بەلای ئێمە ئەوش ئەوەیە کە ئەم میوزیکە لۆکاڵیانە بە جیهانی بن یعنی ئەگەر هەر کەسێ لە هەر شوێنێکی جیاوازی دنیاوە گوێی لێگرت ئەگەر میلۆدی و شعرەکە کە زمانی خۆی نییە لی تێنەگە ستایلەکە سەرنجی ڕابکێشێ. من هیوادارم کە هەمانگیەکی زیاتر و باشتر لە نێوان هونەرمەندەکان ئەو کەسانی کە لە مەجای با بڵێن فەن و هونەر بە تایبەتی میوزیکە مەجاڵێکی خۆمە هیوادارم هەمانگیەکی زیاتر بێ پەیوەندێکی پتە و زیاتر لە نێوانیانە هەبێت.